ئەم کاتتان باش ئازیزان بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب هیوادارم هەموو لایەکتان زۆر باش بن. لە ڤیدیۆی ئەمڕۆ باسی کۆچکردنەکەین بۆ کەنەدا. ئەم ڤیدیۆیم کورتە و تەنها پێشەکیەکە لەسەر ڕێگاکانی کۆچکردن بۆ کەنەدا. ڕاستێکی کە ڤیدیۆی ڕۆژکارەکەم دانا هەستم کرد زۆر بابەت هەبوو ڕوون نەبوو، بۆیە بە باشم زانی بینەوە سەرەتا لە سەرەتاوە دەست پێ بکەینەوە. ئەمڕۆ باسی بە شێوەیەکی گشتی باسی ئەو ڕێگایانە ئەکەین کە هەر کەسێک لێمە ئەتوانێت بەهۆیەوە کۆچ بکات بێت بۆ کەنەدا. حکوومەتی کەنەدا چەند ڕێگایەکی داناوە بۆ هەموو خەڵکانی جیهان، بۆ هەموو کەسێک کە بیەوێت بۆ کەنەدا. هەر یەکێک لەم ڕێگایانە جیاوازن داواکاری و بەڵگەنامە فۆرمی تایبەتی خۆیان هەیە کە بێ هەمووی جێبەجێ بکرێت. ئەو ڕێگایی کە تۆ هەڵیەبژێری بۆی بێ بۆ کەنەدا ئەبێ زانیاری تەواوی لەسەر کۆ بکەیتەوە، هەتاکو هەموو زانیاریەک وەرنەگری تکایە فۆرمی هیچ پرۆگرامێک پڕ نەکەرەوە. باشترین ڕێگا بۆ تۆ کە بەهۆیەوە بێی بۆ کەنەدا ئەبێ سەیری داواکاریەکان بکەی، بزانی ئەو داواکاریانە ئایا تۆ پێت جێبەجێکرێ یان نا، یاخود ئەتوانی سوودمەند بی لەو پرۆگرامە یان نا. وەکو وتم هەتا داواکاریەکان جێبەجێ نەکەیت دەست مەکە بە پڕکردنەوەی هیچ فۆرمێک، ئەکاونت مەکەرەوە بە ئۆنلاین، هیچ شتێک مەکە هەتا 100% خۆت ئامادە نەکەی. زۆربەی زۆری ڕێگاکان ئەتوانم بڵێم هەمووی داوای تاقیکردنەوەی زمانی ئینگلیزیەکە، لەبەر ئەوەی وڵاتی کەنەدا بە زمانی ئینگلیزی قساکەن، زمانی فەرمیان ئینگلیزیە و زمانی دووەمیشان فەڕەنسیەوە. ئەگەر تۆ فەڕەنسیە زانی بەڵام ئینگلیزی نازانی ئەوەش هەرە بێت، لەبەرەوەی فەڕەنسیش گرنگە، هەر نزیکە لە ئینگلیزیەکەوە لە گرنگی، هەردووکیان زۆر گرنگن، بە تایبەتی لە پارێزگای کەبێک زمانی فەڕەنسی زمانی فەرمیە، بۆیە ئەگەر ئەداب فەڕەنسی تاو کردەوە دیسان نەتوانی تۆ سوودمەند بی لە یەکێک لە ڕێگاکان. نمرەی داواکراو بۆ تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی بەپێی ئەو پرۆگرامە ئەگۆڕێت کە هەڵی دەبژێریت. واتە بۆ نمونە ئەگەر تۆ ئەکسپرێس ئەنتری پڕەکەیتەوە نمری بەرزیەوێت لە 7 زیاتریەوە، خۆ ئەتوانی 6 و 5 بێنی، بەڵام خاڵی خاڵی زۆر کۆناکەیتەوە. بەڵام ئەی باشە من چی بکەم ئەگەر من نەتوانم 7 بێنم؟ ئەبێ پرۆگرامێکی تر هەبێت کە نمرێکی کەمتر داوا بکە، بۆ نمونە لە ئایلس 5 داوا بکە یان 4.5 داوا بکە یان 5.5 داوا بکە. بۆیە پرۆگرامی تر هەیە لە ڤیدیۆکانی داهاتوو باسیەکەین کە کەمتر لە 7 ئەوێت بۆ ئایلس. و هەروەها بڕی پارەی پێویست لە حسابی بانقی بەپێی ئەو ڕێگایە ئەگۆڕێت کە هەڵت بژاردۆ. ئەگەر تۆ بۆ نمونە ئەتەوێت بزنس بکەیتەوە لە کەنەدا کە لە ڤیدیۆکانی داهاتوو باسیەکەین، تۆ بە تەمای بزنسی ئەبێ پارەیەکی زۆر لە حساب بانقیەکەت هەبێ، بەڵام ئەگەر ڕێگایەکی ترت هەڵبژاردووە ئەوە پێویست ناکە کە پارەیەکی زۆر بخەوێنی لە بانق، بۆیە بەپێی پرۆگرامەکە ئەگۆڕێت. بە شێوەیەکی گشتی ئەو داواکاریانە چییە کە ئەبێ جێبەجێ بکەیت، یاخود دەبێ ئەو بەڵگەنامانە و فۆرمانە چیە کە بێ تۆ ئامادەی بکەی؟ یەکەم پشتڕاستکردنەوەی بڕوانامەکانتان، ئەبێ بڕوانامەکەت بنێری بۆ کەنەدا، لێرە پشتڕاستکردنەوەی بۆکرێ، هەڵسەنگاندنی بۆکرێەوە، هەروەها بەراورد دەکرێت کە بۆ نمونە ئەگەر تۆ بەکەلۆریۆس خوێندووە ئایا بڕوانامەکەت یەکسانە بە بەکەلۆریۆسی کەنەدا یان نا. ئەوە پێتان ئەڵێم چۆن ئەکاونت بکەنەوە و چۆن بڕوانامەکانتان بنێرن. شتێکی تریشێ پێشەوەی بەردەوام بم، پشتڕاستکردنەوەی بڕوانامەکانتان با یەکەم هەنگاو بێ، یەکەم هەنگاو لە جێبەجێکردن و لە کۆکردنەوەی دۆکیومنتی پێویست با یەکەم شت پشتڕاستکردنەوەی بڕوانامەکانتان بێت، چونکە کاتێکی زۆری پێ ئەچێت هەتا ئەگەڕێتەوە تا بڕوانامەکانتان بۆ ئەگەڕێنەوە. دووەم شت تاقیکردنەوەی زمانی ئینگلیزیە. بیستم کە ئێستا لە کوردستان تاقیکردنەوەی ئایلس ناکرێ، بۆیە باشتر وایە ئەم 3 مانگەی هەتا دانیشی بخوێنی، ڕاهێنان بکەی، و ئەو کەسانی کە زمانی ئینگلیزیان زۆر باش نییە ئەتوانن پلاندانن ساڵێکی تر 2 ساڵی تر هەوڵی کەنەدا بێن، بەڵام یەکەم جار
ئیش لەسەر بەرەو پێشتوونی زمانەکەیان بکەن زیاتر گوێ لە گۆرانی ئینگلیزی بگرن زیاتر گوێ لە BBC بگرن زیاتر سەیری فیلمی ئینگلیزی بکەن بە زمانی ئینگلیزی و ئەتوانن سەیری کورت سینەما بکەن هەر شتێک کە بتوانی لە ڕێگەیەوە پەرە بە زمانی ئینگلیزیەکەت بی بۆ ئەوەی تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی بکەی ئایلز بکەی نمرەیەکی بەرز بەدەست بێنی بۆیە پەلە مەکەن پێویست ناکە پەلە بکەن و بڵێ من ئەم ساڵ ئیلا بێ بچم بۆ کەنەدا ساڵێکی تر ئیلا بێ بچم بۆ کەنەدا هەموو شتێ بە پلان باشە سێیەم خاڵچێ پشتگیری کار تکایە پشتگیری کار ئەبێ هەمووی بە ئینگلیزی بێ و هەر شتێکە بە کوردیە وەریگەڕنەوە بۆ سەر زمانی ئینگلیزی چکە غێری زمانی ئینگلیزی و فەڕەنسی هیچ زمانێکی تر وەرناگرن ئەبێ هەموو بەڵگەنامەکانتان هەمووی وەرگێڕانی بۆ بکرێت وەرگێڕی یاسایی وەرگێڕانتان بۆ بکات پشتگیری کاریش دوایی بەدواداچوونی بۆ ئەکەن پەیوەندی بۆ خاوەنکارە و کۆمپانیا ڕێکخراوە هەر شوێنێ بکە کارت لێ کردووە بەدواداچوونی بۆکەن و پشتڕاستی یەکەنەوە کە تۆ لەوێ کارت کردووە یان نە چوارەم راپۆرتی ئاسایش بێڵن criminal record یان background check نازام ئەگە بە کوردی چی پێ ئەڵێن ینی ئێستا نایەتەوە خەیاڵم چی پێڵم بەڵام زانم راپۆرتێکە لە ئاسایی شوێری یەگری کە تۆ لەو راپۆرتە نووسراوە کە تۆ هیچ کارێکی نایاساییت نەکردووە یاخۆت لە زیندان نەبوویتە یاخۆت هیچ شتێکی وات نەکردووە کە ینی ئاسایش بەدواتەوە بێ ئەو راپۆرتە زۆر گرنگە ئامادەی بکەن و دوایشەوە بێ وەریگەرن سەر زمانی ئینگلیزی اینجا پێنجەم شت راپۆرتی پزیشکی هەیە ئەوەش خۆتان نەزانتوانن لە نەخۆشخانەیەک بێ بیکەن پشکنینتان بۆکەن ئەوەش ئەبێ بیگێڕیتەوە سەر زمانی ئینگلیزی شەشەم پشتگیری بانک کەشفی حسابی بانک ئەبێ زیاتر لە 4-5 مانگ زیاتر بێت بۆیە ئەو کەسانەی کە ئەڵێن ئەتوانین بە ساختە حیساب بانکێکی وەهمی دروست بکەین نەخێر وامەکەن چونکە هەر شتێک ساختە بێ بەدواداچوونی بۆ بکەن بزانن ساختەیە تر تۆ ناوتنایەتەوە ڕەفسۆرێکی بۆیە باشترین شت ئەوەیە ئەگەر هێشتا حیساب بانکت نەکردو تۆ ئێستا بڕۆ بیکەرەوە دوای ئەوە هەوڵبیە مانگی لایانی کەم 4-5 جار پارەدانی لەسەر حیساب بانکەکەت پارە ڕاکێشی لە حیساب بانکەکەت بۆ ئەوی تۆزێ بانکەکەت حیساب بانکەکەت چالاک بێت تا پێتان نەکرێ پارە دەربێنن پارە دانێن با چەند مانگێکی بەسەر بچێت اینجا ئێستا من چی یەکەم من تەنها ناوی ڕێگاکانتان بۆ دائەنێم کە چەند ڕێگا هەیە بەهۆی بتوانی بێ بۆ کۆچکردن بۆ کەنەدا هەر ڕێگایەک ڤیدیۆی تایبەتی خۆی ئەبێت و هەموو ڕێگاکان بەسەرەکەینەوە هەر ڕێگایەک لە ئەلف هەتایە لە هەمووی لێ سەرەتاوە هەتا کۆتایی هەمووی دائەنێم بۆتان بۆ ئەوەی کە هەموو ڤیدیۆکانت بینی و هەموو ڕێگاکانت بینی بڕیارێکی گونجاو بێ بۆ خۆت و ئەو کاتە ئاسانترە شتەکان لەلاتەوە بۆ نمونەڵی من بە ڕێگەی ئەکسپرس ئەنتەری بۆ نمونە ئەکسپرس ئەنتریەم داواکاریەکان جێبەجێەکەی هەموو راپۆرت و هەموو شتێک دائەنەی لە لای خۆت و سکانیەکەی لەناو لاپتۆپەکەت اینجا دەستەکەی بە پڕکردنەوە اینجا ئەکاونتەکەیتەوە بە ئۆنلاین ئەمە ئەکسپرس ئەنتری ڕێگای یەکەمە ڕێگەی دووەم فامیلی سپۆنسەرشیپ ڕاستێکی دیاری کراوە تەنها بۆ کەسانەیە کە خێزانەکانیان لە کەنەدان یانەوێ مناڵەکانیان ڕاکێشن بۆ کەنەدا ئەبێ یەکێکت لە کەنەدا بێ و ئەو کەسە ئەبێ هەڵگری ڕەگەزنامەی کەنەدی بێت یاخود ئیقامەی کەنەدای هەبێت Provincial Nominee Program پێڵەن PNP ئەویش پرۆگرامێکی ترە لە ڤیدیۆکانی تر باسیەکەین Quebec Selected Skilled Worker ئەمە چوارەم ڕێگایە ئەمە تایبەتە بە پارێزگای کەبێک کەواتە ئەگەر تایبەتە بە پارێزگای کەبێکە بێ و کەسە زمانی فەڕەنسی زۆر باش بێت و ئەگەر تاقیکردنەوەی زمانی فەڕەنسیت کردووە ئەبێ بڕوانامەکەت هەڵسەنگاندنی بۆ بکرێت بینێریت بزانن کە ئایا ئەو تاقیکردنەوەی باوەڕ پێکراوە یان نە ئەمە زیاتر بۆ دەرچوانی بەشی ئادابی فەڕەنسی باشە Atlantic Immigration Program
یاخود ئەتلانتیک ئیمیگریشن پایلۆت پرۆگرام. ئەم پرۆگرامە 4 پارێزگای کەنەداتیای بەشدارن کە لەو 4 پارێزگای دەستی کار کەمە. پێویستیان بە دەستی کارە لە هەر وڵاتێکی ترەوە، بۆیە من ڤیددیۆیەکتان بۆ دانیم چۆن کار بدۆزیتەوە لەو 4 پارێزگایە. هەواڵە خۆشەکە ئەوەیە کە IELTS کەمترەوێ لە ئەکسپرێس ئەنتری، ئەچی لەوێ بۆ چەند ساڵێک کارەکەیت، ئەنجە دوایی با بڵێ فۆرمی ئیقامە پڕەکەیتەوە، تەقدیمی ئیقامەی کەنەداکەی. وابزانم IELTS لە دەوری 5 داواکە، بەڵام هەرچەندە زۆرتر بێ ئەوە باشترە بۆ خۆت، بەڵام مەرج نییە کە IELTSەکەت ئیلا بێ 7 بێ، کەمتریش بێت ئەبێت. بەڵام گرنگترین خاڵ لە ئەتلانتیک ئیمیگریشن پایلۆت ئەوەیە کە چۆن بە دوای کار بگەڕێ، چۆن کار ببین، تۆ چۆن پرۆفایلێ دروستکەی، سیڤیەکەت لەوێ دانیت و چۆن پەیوەندی بە خاوەن کارەکانەوە بکەیت. ئەوەش دوایی هەمووی باسەکەین. کێرگیڤەرز ڕێگایەکی ترە. ستارتەپ ڤیزا بۆ ئەوانەی یانێ بزنس بکەنەوە لە کەنەدا. سەلف ئیمپلۆید ڕێگایەکی ترە. من نامێ بچمە ناو بە وردی بچمە ناو بابەتەکان لەبەرەوەی هەمووی بە ڤیدیۆ داهێنێم بۆتان. Rural and Northern Immigration Pilot ئەمە ئەزانن کامەیە، ئەو پرۆگرامێ ئەوەی کە هەندێک لە ئێوە نامەتان بۆم ناردبووتان کە نووسینگە هەیە، ئەڵێ ئێمە هەلی کارتان بۆ دۆزینەوە لە ناوچەی یوکۆن. ناوچەی یوکۆن پارێزگان نیە، ناوچەیە. دەستی کاریانەوە ڕاستە پێویستیان بە خەڵکی بیانیە لەبەرەوەی لەوێ خەڵکیان کەمە، ژماری دانیشتوان کەمە، بەڵام تکاتان لێ یەکەم لە خۆتانەوە هیچ پرۆگرامێک پڕمەکەنەوە هەتا هەموو زانیاریەکان کۆنەکەنەوە لەسەری، لەبەرەوەی ڕاستە لەوانەیە تۆ لە کوردستان بی بڵێ من ئەچمە ناوچەی یوکۆن 2 ساڵ لەوێ کارەکەم، پێم مهم نییە بەرگە ئەگرم، بەڵام زۆر شت هەیە، زۆر ڕاستی هەیە لەوانەیە زانیاریت نەبێ لەسەری، لەوانەیە نەزانی کە ناوچەی یوکۆن ناوچەیەکی زۆر زۆر ساردە، زستانی زۆر دوور و درێژە، هاوینەکەی زۆر زۆر کەمە، پاییز و بەهاری هەر نییە. لە زستان پلەی گەرما ئەچێتە سالب 50، سالب 40 و 50 و هەندێک ساڵ بووە 55 و 60 بووە. تۆ بەرگەی ئەو ساردیە ئەگری، بەرگەی ئەو سەرمایە ئەگری، ئەگەر هەموو زانیاریەکانت کۆ کردەوە، هەموو ڕاستیەکانت زانی، ئەو کاتە لە دەست خۆتە بڕیار بچی یان نا، بەڵام گرنگ ئەوەی خۆت ئامادە بکەیت، بزانی تۆ ڕوبەڕووی چییە بێت، تۆ خۆت ئامادە بکەی لە کوردستانەوە چی بکەیت، نەک بچیتە ئەوە و بێتە شۆک بی بڵێ چیم شوێنە ساردەم شوێنە دوورە، چونکە ناوچەکانی یوکۆن لە هەموو شوێنێکی کەنەداوە دوورە، ناوچەیەکە شتێکی وای تیانە، ئایا تۆ بەرگەی تەنیایی ئەگریت، ئایا بەرگەی سەرما ئەگریت و بەرگەی بارودۆخی ئەو شوێنە ئەگریت. ئەوە لە ڤیدیۆکانی تر هەمووی باس دەکەین، بەڵام گرنگ ئەوەیە باشترە ئەوەی بیزانی، ئەگەریش هەر سووری لەسەر ئەوەی کە بڕۆی ئەو کاتە ئەبێ خۆت ئامادەکەی لە کوردستانەوە، یعنی ئیتر بڵێ من ئەڕۆم هەر چۆنێک بێت. ڕێگایەکی تر ئەگری فود پایلۆت بۆ ئەو کەسانەیە کە زیاتر جوتیارن، زیاتر ئەزمموی کاریان لەسەر کێڵگە هەیە لە بواری پیشەسازی و زیاتر ئەزمموونێکی باشیان هەیە لە ئەگریکەڵچەر، لە خواردن و لە کێڵگە و لەسەر کێڵگە کاریان کردووە. پرۆگرامێکی تایبەتە بەوان چکە پێویستیان بۆ کەسانەیە لێرە. ڕفیوجیز ئەمە ئەو ڕێگایەیە کە زۆربەی خەڵک ئەم ڕێگایە ئەگرێتە بەر لەبەرەوەی زۆربەی خەڵک خۆیان هیلاک ناکەن، خۆیان ماندوو ناکەن، بۆ ئەڵێن با بچین بەس بگەینە کەنەدا، ئێمە خۆمان تەسلیمی حکوومەتەکەین، خۆمان ڕادەستی حکوومەتەکەین، تەواو. بەڵام من بە هیچ جۆرێک ئامۆژگاری هیچ کەسێک ناکەم کە ڕێگەی ڕفیوجی بگرێتە بەر، بێت لێرە خۆی تەسلیمی حکوومەتی کەنەدا بکە، ئەبێ کەیس دانێ، ئەبێ درۆ بکەی، ئەبێ چاوەڕێی محکەمە بکەی، دوای ئەوەی چاوەڕێی محکەمە بکەی ئایا کەیسەکەت قبوڵەکرێ یان قبوڵ ناکرێ، ئەگەر قبوڵ کرا چەند ساڵ ئەبێ چاوەڕێ بکەی تا ئیقامە وەرەگری، لەوانەیە ساڵە بێ، لەوانەیە 2 ساڵ بێ، لەوانەیە 10 ساڵ بێ، نازانی بەدەست کەس نییە. ئەمەیەک. دوو، ئەگەر قبوڵ نەکرای دیپۆرت نییە، وڵاتی عێراق دیپۆرتی نییە،
ئەگەر کەیسەکەت قبول مەکە وەکو ئەوروپانیە دیپۆرت بکەنە وڵاتەکەی خۆت بەڵام تۆ وەکو پەنابەر ئەمێنیتەوە لە کەنەدا بەڵام زۆر سەرئێشەی زۆرە ڕێگایەکی تا بڵێ قورسە زۆر شت هەیە لەوانەیە خەڵک نەیزانێ بڵێ تاو من ئەگەمە کەنەدا من خۆم تەسلیمەکەم بەڵام ڕاستیەکان وانییە شتێکی ترە لێرە بۆیە ئەگەر تۆ بم ئەمانە هەڵبژێری هەرێکێک لەم پرۆگرامانە هەڵبژێری ئەو سەرئێشەیەت نابێ بە ئاسانی هاتوچی کوردستانەکەی ئەوە نییە بڵێ گیر بخۆی لە کەنەدا و نتوانی بچیتە دەرەوە تا ئیقامەیان هەتا جنسیە وەرەگری چونکە لە ڕەفیوجی ئەتۆ هەتا ڕەگەزنامەی کەنەدی وەرنەگری ناتوانانی بگەڕێتەوە وڵاتەکەی خۆت بەڵام ئەمانەی تر ئەم پرۆگرامانەی تر ئەو شتی لەگەڵ نییە تۆ ئیقامە وەرەگری هاتوچی کوردستانەکەی سەردانی هەر وڵاتێک بێتەوێ زۆر ئاسانترە ینی دوای ئەو سەرئێشەی ڕاستە ڕێگاکەی دوورە سەرەتا هیلاکە بی بەڵام کە ئیقامەکەت وەرگرت یاخود کە ناو دەرچوو لە یەکێک لەو پرۆگرامانە ئیتر ئیشت ئاسانە بێ بۆیە من بەڕای من ئەم ڕێگانەی تر باشترە بە هیچ جۆرە پێویست ناکە خۆت ڕادستی حکوومەت بکەی بە هیچ جۆرە پێویست ناکە دانیشی کەیزدانێ و بچتە مەحکەمە و مەحکەمەکاری تێ ناکەوێ ئەنجا لە ڤیدیۆکانی داهاتوو چیەکەین لە ڤیدیۆکانی داهاتوو هەموو ڕێگاکان بەسەرەکەینەوە با بزانین ڕێگاکان چۆنە چۆن دەست پێەکەی چۆن بەڵگەنامە کۆکەی تۆ چیەکەی چی ناکەی ئەو هەمووی ڤیدیۆی تایبەتی خۆیە بێت ئەم ڤیدیۆم تەنها پێشەکی بوو ئەنجا هەتا ڤیدیۆیەکی تر من ئەڕۆم خواتان لەگەڵ